ئێمام زنجیرە دەرسە هەروەکو نووسری بە ڕێزیش فەرموویەتی بۆ ئەو کەسانن کە باوەڕیان بە ئیسلام هەیە وەکو ئەسڵ و عیبادەتی ژەکەن نوێژی تاعات و عیبادەتی ژەکەن بەڵام جاری وە هەیە خوانەکەونە سەر ڕاڕاییە کە ئایا ممکنە ئیسلام دیسان بێتەوە و حکمی ئەم بەشەریەتە بکە بەم هەموو ئاڵۆزی و پشێوەیە کە هەیەتی ئایا ئەم ئیسلامی کە حکمی نیوە دوورگەی عەرەبی کردووە کە لەو سەردەمانەیە 150,000 کەسێ 200,000 کەسێکی لێ ئەژیا ئایا ئەشێ ئەم ئیسلامە دیسان بێتەوە حکمی ئەم بەشەریەتە بکاتەوە کە ملیارات 7 ملیار ئینسان هەیە وار حکمی خودی مسلمانەکانیش ئەگەر بکاتەوە هەر مسلمانە مولتەزیمە دیندارە چاکەکانیش بە مەلایینن ئەنجا ئایا ئەشێ ئەم ئیسلامی کە ئەو حەزارەتەی بینا کردو لە سەردەمانی ئەمەویەکان وەکو بناغە دەرکەوتو لە سەردەمانی عەباسیەکانە پرشنگی گەیشتە هەموو جیهان ئایا ئەشێ ئەم ئیسلامە سەر لەنوێ بتوانێت ئەم شارستانێتیە دروست کاتەوە وە لەسەر چه ئەساسێک ئایا ئەمەی کە غەرب پێشمان کەوتوەوە لە ناحەی دیموکراسی و مافی مرۆڤ و تەکنۆلۆژیا و ئیدارە و علمی اجتیماع و پۆلێنکردنی مجتەمەعات و هەروەها لەم شتانی کە زۆرتیایە سەرکەوتووە ئایا ئەشێ ئێمە بۆڕی ئەمانە بدەینەوە چجایەوەی هەندێک کەس پێی وایە ئایا ئەگەینە ئەو مستەوایە یانە بێ پێشیشی کەوینەوە طبعاً ئێمە مەفروزەکە پێشیشی بکەوینەوە ئەجنا و حەزارەتە مادی ئەگەر ئەوەمان پێ مهمتر هەر تەسلیم بەوە بین بەڵام ئێمە بۆ خۆمان پێمان وایە ئەو کلێنی زۆر گەورەیەتیایە لەسەر ئەساسێکی مادی دروست بووە و ئەوە شارستانێتیەکی ئیبلیسیە ئەوەی سەردەمانی ئیسلام کە دروستی کردبوو ئەوە شارستانێتیەکی ئادەمیە لەبەرەو فەرقەکان زۆرن ئێمە قسەکانمان ئەم جارە بۆ ئەو کەسانێکە مسلمانن ئەهلی مزگەوتن بەڵام ئاوە جاری وا هەیە لە تین و تەوژمی جاهیلیەت و زۆربوونی ئەو تەوژمە فکریانە یا ئەو گومانانەی کە ئەکەونە سەر مێشکی ئەم پرسیارانیان بۆ دروستە ئەنجا نووسری بە ڕێز ڕەحمەتی خوای لێ بە کە محەممەد قوتب برای سید قوتب ڕەحمەتی خوای لێ بە 9 ساڵ لەو بچووکترە محەممەد قوتب ڕەحمەتی خوای لێ بە نزیکی 90 ساڵ ژیا و لە عەرەبستانی سعودی کۆچی دوایی کرد چکە لە سەردەمانی ناسریەوە هیجرەتی کردبوو بۆ ئەوێ ڕەحمەتی خوای لێ و لە ئەسڵیشا خۆی دکتۆرای هەیە لە ئەدەبی ئینگلیزیە شارەزایەکی زۆر گەورە و بیرمەندێکی سەردەمە هی ئەم چەرخەیە لە ڕەتکردنەوەی عەلەمانیەت و دید و بۆچوونەکانی داروینیزم و فرۆید و سپێنسەر و دۆرکایم و ئەوانی تر شارەزاییەکی گەورەی هەیە و دەریاوانێکی گەورەشە ڕەحمەتی خوای لێ بێ و هەر کەسێکیش کە بێ شارەزای فکری ئیسلامی ببێ بە تەئکید هەرە بێ بگەڕێتەوە لای محەممەد قوتب یەکێک لەوانەیە کە ئەگەڕێتەوە لای محەممەد قوتب ڕەحمەتی خوای لێ بێ و محەممەد قوتبیش سەرپەرشتی زۆر لە ئەو خەڵکانەی کرد کە گەنج بوون و دراساتی دکتۆرایان هەبوو حتا شێخ سەفەر الحەوالی خوای گەورەبی پارێزێ باس لە کتێبەکەی خۆیەکە کە دکتۆرای وەرگرت باس لەوە کاڵێ کاتە کە گەنج بووم هێشتا لە ئەعدادیە و جامیعە بووم و ئامادەی دەرسەکانی محەممەد قوتب بووم ڕەحمەتی خوای لێ بێ پێم خۆش بوو ئەنجا ئەویش دوای تەوجیهیە کردم و دوای هەر خۆشم بینیەوە تەماشاکەم ئەو لە دەرسەکانیە کە باسی مرجئە کە و خەتەریاتی مرجئە خۆم بوومەوە بە تەلەبەی دکتۆرایەک دکتۆرانامەکەم نووسی بە سەرپەرشتیارەتی محەممەد قوتب خۆی یعنی من گەنجێک بووم ئەهاتمە مەجلیسەکەی دوایی دکتۆراشم وەرگر هەر لەسەر دەستی ئەو و ئەمەش بە تەئکید تەبعاً تەئسیراتێکی گەورەی محەممەد قوتب ڕەحمەتی خوای لێ بکە